هەروە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە وەسیەتێکی تر بۆ گەنج بە تایبەتی بۆ ئەمڕۆ زۆر گرنگە، بە تایبەتی لایەنە ئیسلامیەکانیش زۆر زەرورە و جەمعیاتی خەیری و دەعاوی لەسەر ئەو بوارەش ئیش بکەن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم گرنگی بە گەنجدا دەفەرمێ یا معشر الشباب، بەڕێزان مخاطبی گەنجان دەکات، یا معشر الشباب ئەی گەنجینە، کەواتە کە پێغەمبەر فەرمووی یا معشر الشباب، دەبی ئێمە گەنجەکان چی بکەین؟ دەبی خۆمان هەموو ڕابگرین و بە هەموو هەستەکانمان جی لێ ڕاگرین. ئەمرەکە پێغەمبەر دەفەرمێ وەسیەتمان دەکات، چی داوامان لێ دەکات؟ یا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج فإنه أغض للبصر وأحسن للفرج. ئەی گەنجینە ئەوەی دەتوانی، پێغەمبەر صلی الله علیه وسلم هانیان دەدا لەسەر چی؟ لەسەر زەواج، لەسەر ژن هێنان، عائلە پێبینن، کۆمەلگا پێکبینن، نەوە پێکبینن، پەروەردەی بکەن، چونکە دەزانی ئەزەواج نصف الئیمانە، نیوەی ئیمانی ئینسانی کامڵ دەکات. بە تایبەتی لە ڕۆژگاری ئەوڕۆ گەنج ئەگەر ئیمانیشی بەهێزی نەبی ناتوانی لەبەرامبەر ئەو فەسادە خۆی ڕابگری. بەڵام دەفەرمێ ئەگەر توانای مادی نەبوو باءە کە سەکەنە و زۆربەی زانان دەفەرمێت مەسەلەی سەکەنە و مەصاریفی زەواجەکەیە باءە، ئەگەر ئەوەی نەتوانی فإن لم يستطع فعليه بالصوم فإنه له وجاء. ئەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم لێرە چارەسەری زۆر کێشەی گەنج دەکات لە بواری کە ئەگەر هاتوو ئەو گەنجەیە توانی بواری اقتصادی هەبوو، عایلە و کۆمەلگایەکی جوان و مسلمان پێکبینی، ئەگەر نا عیلاجی بۆ داناوە دەبی چی بکات؟ خەریج فێسبوک و ئەوانە بی هەرچی ئەومە سایتەش بە ئیباحی و بەڕڵایی هەیە، ئەگەر گەنج ئیمانێکی بە قووەتە نەبی بەڕاستی دەفەوتێت. بۆیە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم با بە ڕۆژی بی، ئەوە زیاتر دەیپارێزی وقایە بۆی، فإنه له وجاء یعنی وقایە.